ڕۆژی جیهانی کۆچ مافێکی جیهانی بۆ کۆچکردنی مرۆڤ و ڕیاکاری زلهێزە سەرمایەداریەکان. 18 دەسامبر بەرامبەر بە 27 سەرماوەست لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە وەک ڕۆژی جیهانی کۆچ ناوزەت کراوە. ڕۆژێک بۆ یادکردنەوەی چارەنووسی ملیۆنان ئاوارە و کۆچبەر لەسەر تاسەری جیهان، واتە ئەو کەسانەی کە ساڵ بە ساڵ ژمارەیان زیاد دەکات. لەو ڕۆژەدا دەوڵەتەکان دامەزراوە نێودەوڵەتی و شرۆڤەکاران باز لە هۆکار و دەرەنجامەکانی کۆچ دەکەن، بەڵام بەگشتی گرنگترین ڕاستی دەشارنەوە. ئەویش ئەوەیە کە بەشێکی بەرچاو لەم کۆچکردنە بەرهەمی ڕاستەوخۆی سیستەمی سەرمایەداری جیهانی، سیاسەتی شەڕخوازانە، داگیرکاری و نایەکسانی کۆمەڵایەتیە. هەرەو دەوڵەتانەی کە ئەمڕۆ بەدەست لێشاوی کۆچبەرانەوە وەزاڵە هاتوون، خۆیان هۆکار و سەبەبکاری سەرەکی ئەم دۆخەن: هەژاری، بێکاری، برسیەتی، نەخۆشی، سەرکوتی سیاسی، شەڕ، قەیرانی ژینگە، کەمی ئاو و خۆراک، نائەمنی و توندوتیژی لەلایەک و هیوای دۆزینەوەی کار و داهاتێکی باشتر، دەستڕاگەیشتن بە خوێندن و بێهداشت، ئەمنیەتی گیانی، ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان و هەروەها ئەگەری بنیادنیانی ژیانێکی ئینسانی تر لە زمرەی هۆکارە سەرەکیەکانی کۆچکردنن. بەشێکی زۆر لە کۆچکردنەکانی ئەمڕۆ لە جیهاندا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقاوە کۆچی زۆرە ملێن، واتە مرۆڤ نەک لە ڕووی حەز و ویستی خۆیان، بەڵکو بەمەبەستی ڕزگاربوون لە شەڕ، سەرکوت و هەژاری و مەرگ ڕێگەی ئەو کۆچە کارەسات بارانە دەگرنە بەر. ڕێکەوتنامەی ژەنێڤ سەبارەت بە دۆخی پەنابەران بەڵگەنامەیەکە کە لەلایەن زیاتر لە 140 دەوڵەتەوە واژۆ کراوە. ئەم بەڵگەنامەیە پەنابەر بە کەسێک پێناسە دەکات کە بەهۆی ترسێکی پاسا و هەڵگر، بەهۆی بەدواداچوونی سیاسی، ئاینی، ڕەگەزی، شەڕیان کارەساتەوە ناچار بووە وڵاتەکەی بەجێ بهێڵێت. ئەم بەڵگەنامەیە جەخت لەوە دەکاتەوە کە نابێت هیچ پەنابەرێک بگەڕێندرێتەوە بۆ وڵاتەکەی کە تێیدا گیانیان ئازادیەکی لە مەترسیدا بێت. بەڵام بەکردەوە هەرەو دەوڵەتانەی واژۆیان کردووە بە دەرکردنی یاسای تونند و گرتنەبەری سیاسەتی دژە پەنابەری بە شێوەیەکی سیستماتیک ئەو ئوسوڵ و بنەمایە پێشێل دەکەن. بەرپرسانی وڵاتانی دەوڵەمەندی سەرمایەداری بە تایبەت لە ئوروپا و ئامریکا و ئوسترالیا بەردەوام بەدەست گوشاری کۆچبەرانەوە سکاڵا دەکەن و یەک لە دوای یەک یاسای دژە کۆچبەری و دژە پەنابەری دەردەکەن، بەڵام بە ئانقەست چەند ڕاستیەکی بنەڕەتی دەشارنەوە. ئەوان خۆیان هۆکار و سەبەبکاری شەڕ و وێرانکاریەکانن. شەڕە ڕاستەوخۆ و بە وەکالەتیەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریقاوە بگرا تا لیبی، ئەفغانستان، عێراق و سووریە و یەمەن، بەبێ بەشداری چالاکانەی هەمان ئەو زلهێزانە ممکن نییە. فرۆشتنی ملیاردها دۆلار چەک و کەرەستەی شەڕ بە دەوڵەتە سەرکوتگەرەکانی ناوچەکە و پێشبڕکێی چەک و چۆڵ کردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە ئافریقا بە گۆڕەپانی شەڕی هەمیشەیی بەرهەمی ڕاستەوخۆی سیاسەتی ئەمپریالیستی و میلیتاریستی ڕۆژاوایە. دەوڵەتە داگیرکەرەکانی ئوروپا بۆ ماوەی دەیان ساڵ سامانی سروشتی ئافریقایان تاڵان کرد و کاتێکیش ڕۆیشتن گەلێک سنووری دەست کرد، دابەشکاری نەتەوەیی و خێڵەکی دەوڵەتی وابەستە و پێکهاتەی گەندەڵیان لە دوای خۆیان بەجێهێشت. هێزی کاری هەرزانی خەڵکی ئەو وڵاتانە لە کارگە و بەندەرەکانی ئوروپا یەکێک بوو لە سەرچاوە سەرەکیەکانی کەڵەکەبوونی سەرمایە لە سەردەمەکانی ڕابردوودا و هەتا ئێستاش ڕەوتی تاڵانکردن هەروە بەردەوامە. کۆمپانیا فرەنەوتیەکان، ڕێکەوتنی نادادپەروەرانەی بازرگانی و قەرزە وێرانکەرەکان هەروە بەردەوامن لە تاڵانکردنی سەرچاوەکانی وڵاتانە. لە ئاوال هەلومەرجێکدا کاتێک خەڵکی ئافریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەست هەژاری و شەڕ و نەخۆشی هەڵدێن و لە دەرگای ئوروپا و ئامریکا ئەدەن، ئەوە تەنها هەڵبژارنێکی کەسی نییە، بەڵکو دەرەنجامی ڕاستەوخۆی ئەو نەزمە جیهانیە ناڕەوایەیە کە ئەم دەوڵەتانە دروستیان کردە و پاراستویانە. یەکێتی ئوروپا و زۆرێک لە حکوومەتە ئوروپاییەکان بە مەبەستی ڕێگریکردن لە لێشاوی پەنابەران کۆمەڵێک سیاسەت و ڕێوشوێنیان گرتووەتە بەر کە یەک لە یەک نامرۆڤانەترن. یەکەم، گەڕانەوەی پەنابەران بۆ وڵاتەکانی خۆیان، واتە بەرەوڕووکردنەوەیان لەگەڵ مەترسی مەرگ. زیاتر لە 90% پەنابەرانی ئوروپا لە ناوچە شەڕلێدراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقاوە دێن. بەشێکی زۆریان لە وڵاتەکانی خۆیان ئاوارەن و ماڵ و حاڵیان وێران بووە، نەئەمنیەتیان هەیە و نەکەمترین ئیمکاناتی ژیان. گەڕانەوەیان بەکردەوە واتە تەسلیمکردنیان بە شەڕ، ئەشکەنجە، هەژاری مطلق یان مەرگی بەشێنەیی. دووهەم، توندکردنەوەی یاساکانی دژە پەنابەری. پەسەندکردنی یەک لە دوای یەکی یاسای سنووردارکردنی پەنابەری تەنها پەناخوازان ناکاتە ئامانج،
بەڵکو وردە وردە دەبێتە هەڕەشە بۆ سەرماف و ئازادی سەرجەم دانیشتوانی ئەو وڵاتانە. بەهێزبوونی ڕەوتە ڕاستە توندڕە و ڕەگەزپەرستەکان کە دژایەتیکردنی کۆچبەرانیان کرووەتە ئاڵای خۆیان زەمینە خۆشەکات بۆ هێرشکردنە سەر دەستکەوتە مێژوویەکانی بزوتنەوەی کرێکاری و کۆمەڵایەتیەکان وەکو بیمە، خزمەتگوزاری گشتی، ئازادیە مەدەنیەکان و هتت. چینی کرێکار و زۆربەی هەر زۆری خەڵکی وڵاتانە دوای کۆچبەران دەبنە قوربانیانی داهاتووی ئەم سیاسەتانە. ئەمڕۆتە نیشانەدات کە سیاسەتی دژە کۆچبەران لە کۆتاییدا دژە کرێکار و دژە مرۆڤە، جاچ کۆچبەر بێت یان خۆجێیی. سێهەم، داخستنی سنوورەکان و سنووردارکردنی ئۆپراسیۆنەکانی بەهاناوەچوونی دەریایی مەرگێکی بە ئەنقەستە لە دەریای ناوەڕاست. یەکێتی ئوروپا بە بڕیاری فەرمی ئۆپراسیۆنەکانی بەهاناوەچوونی لە دەریای ناوەڕاست سنووردار کردووە. ئەوان دەڵێن فراوانکردنی ئامراز و ئیمکانات بۆ ئۆپراسیۆنەکانی بەهاناوەچوون هانی کۆچبەرانی ترەدات. بەم هۆیەوە ڕێگەکانی کۆچکردن مەترسیدارتر بوون و ژمارەی گیان لە دەستدان لە دەریاکاندا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەوە لە کاتێکدایەکە بەلەمە دەریایی و ئاسمانیەکانی ئوروپا بە پێشکەوتوترین تەکنەلۆژیا و دەتوانن زۆر زوو هەر بەلەمێکی پەنابەران بخەنە ژێر چاودێری و پێش ئەوەی کە نوقم بن بەهانایانەوە بچن. بەڵام بە ئەنقەست ئەم توانایە لە پێناو ڕزگارکردنی گیانی مرۆڤەکاندا بەکار ناهێنن. بەڵام واقعیت ئەوەیە کە سنووردارکردنی ئۆپراسیۆنەکانی بەهاناوەچوون پێشی بەهاتنی کۆچبەران نەگرتووە، تەنها کارە ساتبارتری کردووە. بەڵام سیاسەتی دەوڵەتەکانی ئوروپا شتێکی دەگمەن نییە. لە ئامریکا یەکێک لە تونترین یاساکانی کۆچبەری و سنوورەکان بەڕێوە دەبرێت. جاکردنەوەی ئەندامانی خێزان، زیندانیکردن و گەڕاندنەوە، دروستکردنی دیوار لەسەر سنوورەکان، سەرکوت و هەڵسوکەوتی تند و تیژانە لەسەر سنوورەکان لە زمرەی ئەو سیاسەتانن کە بە تایبەت لە دوای هاتنە سەرکاری ترامپ لە ئامریکا تونتر بوونەتەوە. لە ئوسترالیا پەناخوازان بۆ ماوەی ساڵانێک لە دوورگە دوورەکان و لە بارودۆخی نامرۆڤانە و سوکایەتی ئامێزی ناوگرتوخانەکاندا ڕادەگیرێن وەک ئەوەی تاوانێکیان ئەنجام دابێت، تەنها لەبەر ئەوەی ویستویانە لە ژیاندا بمێننەوە. ئەم سیاسەتانە ئەوە دەرەخات کە بۆ دەوڵەتە سەرمایەداریەکان گیان و کەرامەتی مرۆڤی کۆچبەر بە بەراورد بە لۆژیکی قازانج هیچ هێز و بەهایەکی نییە. بەڵام سیاسەتەکانی دژە کۆچبەری تەنها ڕەتکردنەوەی دەرەکیەکان نییە، بەڵکو ئەم سیاسەتانە ئامانجی دیکەشیان لە پشتە. یەکەم، دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی لە ناوچینی کرێکار لە ڕێگەی پەرەپێدان بە ڕەگەزپەرستی و دژە کۆچبەری. کرێکارانی خۆجێیی و کۆچبەر لە بەرامبەر یەکتردا دەوەستنەوە و سەرنجەکان سەبارەت بە دوژمنی سەرەکی واتە سەرمایەداران و دەوڵەتەکانیان بەلاڕێدا دەبرێت. دووهەم، گوشار بە مەبەستی پاشەکشرکردن بە دەستکەوتە کۆمەڵایەتیەکان بە بیانووی ئەوەی کە کۆچبەران تێچووی زۆریان هەیە. هێرشکردنە سەر خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان، بیمەی بێکاری، تەندروستی و پەروەردەی گشتی پاساو دەکرێت. لە ڕاستیدا سەرجەم هاوڵاتیان چ خۆجێی و چ کۆچبەر بەدەست ئەم پاشەکشەیەوە زیان دەبینن. سێهەم، داڕمانی ئەخلاقی و سیاسی ئەو کۆمەلگایانەی کە کۆچبەران ڕوویان تێدەکەن. ئاسایی بوونەوەی مەرگی کۆچبەران لە دەریاکاندا، زیندانیکردنی منداڵان لە کەمپەکاندا و پەسەندکردنی یاسای جیاکاری بە مانای لە ناوچوونی بنەما ئینسانی و دموکراتیکەکانی هەمان ئەو کۆمەلگایانەیە. لە بەرامبەر ئەو دۆخەدا تەنها بەرگریکردن لە کەمترین مافی پەنابەران بەز نییە، بەڵکو پێویستە لەسەر مافی جیهانی مرۆڤەکان بۆ ژیان، ئەمنیەت، کار و کەرامەتی ئینسانی جەخت بکرێتەوە. دەبێ مافی کۆچکردن و هاتوچووی ئازادی مرۆڤەکان وەک شارۆمەندانی جیهانێکی هاوبەش بە فەرمی بناسرێت، واتە هەر مرۆڤێک بتوانێت لە هەر شوێنێکی ئەم جیهانە بیەوێت بژی بەبێ ئەوەی بە تاوانی بێگانەبوون سزا بدرێت و سوکایەتی پێ بکرێت. پێویستە خەبات و تێکۆشان لە پێناو مافی کۆچبەران و پەنابەران بە خەباتی چینی کرێکار و بزەوتنەوە پێشکەوتن خواز و دژە ڕەگەزپەرستیەکان لە وڵاتانی شوێنی نیشتەجێبوونی کۆچبەرانەوە گرێ بدرێت بۆ ئەوەی ڕوون بێتەوە کە بەرژەوەندی کرێکارانی ئێرانی، سووری، ئەفغانستانی، ئافریقایی، ئیتالیایی، فەڕەنسەی و ئاڵمانی هیچ جیاوازیەک و ناکۆکیان بەیەکەوە نییە. دوژمنی هاوبەشی هەمویان سیستمێکە کە لە شەڕ و هەژاری و هەڵاواردن قازانج دەکات. لەم ڕۆژەدا پێویستە لەسەر ئەوە جەخت بکرێتەوە کە هیچ کەسێک نایاسایی نییە،
ئەوەی کە نایاسایی و نامرۆڤانەیە ئەو سیستەمەیە کە مرۆڤ بە تاوانی کۆچکردن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر سزا ئەدات. خەبات بۆ بە فەرمیناسینی مافی نیشتەجێبوون و مافی ژیانێکی ئینسانی بۆ هەموو مرۆڤەکان بەشێکی دانەبراوە لە خەباتی جیهانی بۆ ئازادی، دادپەروەری، کۆمەڵایەتی و ڕزگار بوون لە دەست هەژمونی سەرمایەداری و خەباتە بۆ سۆسیالیزم.